سڵاو و ڕێز بوویەوە بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی ئەڕۆیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. لە ناوبردننی دارستانەکانی مەریوان لەلایەن دوژمنانی ژینگە. سێهەمین ڕۆژی مانگرتن لە خواردنی کاروان شاهی پەروانە لە زیندان. دۆخی نالەباری لافا و لێدراوانی خوراسانی ڕەزەوی و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژین. گوشاری تازەی حراست بۆ خوێندکارانی زانکۆی خواجە نەسیر و مانگرتنی گەورەی کرێکاران لە ئارژانتین. درێژەی هەواڵەکان. لە ناوبردننی دارستانەکانی مەریوان لەلایەن دوژمنانی ژینگەوە. بە پێی ویددیوانەی لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوانەوە بڵاوکراوەتەوە، دوژمنانی ژینگە دارستانەکانی گوندەکانی سێوی ژوور و هەردی زارا خاتونیان بڕیوەتەوە. ئەنجومەنی سەوزی چیای مەریوان ڕایگەیاند گەشەی بەردەوامی کۆمەلگا بەبێ پاراستنی ژینگە و دارستان نایەتە دی و بە کاولکاری بەرەو ڕووخان و سڕینەوە دەچێت. بەداخەوە دوژمنانی ژینگە بە پێی فکریەتی سەقەت و بۆ بەرژەوەندی خۆیان وڵات ڕووبەداڕمانێکی گەورە بن و دووکەڵی ئەم تاوانە داهاتووی خۆمان و نەوەکانی داهاتووش دەگرێتەوە. شیاوی ئاماژەیە دارستانەکانی ئاوایی سێف یەکێک لە چڕترین و جوانترین دارستانەکانی ناوچەکەن کە چەند ساڵێکە کەوتونەتە بەر تەوژمی داگیرکردن و لە ناوبردن لەلایەن هەلپەرستانەوە. سێهەمین ڕۆژی مانگرتن لە خواردنی کاروان شاهی پەروانە لە زیندان. کاروان شاهی پەروانە گەنجی تەمەن 23 ساڵی خەڵکی شنۆ لە ناڕەزایەتی بە بیلات تەکلیف بوونی لە زیندان لە ڕۆژی سێشەممەوە دەستی داوەتە مانگرتن لە خواردن. کاروان شاهی پەروانە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە لە ساڵی 1401 هەتاویەوە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی ورمێ ڕاگوێزرا. ناوبراو سەرەتا بە محارەبە تۆمەتبار کرا و پاش 18 مانگ لەو تۆمەتە بێتاوان ناسێنرا، بەڵام تا ئێستا چەند جار بە شێوەی دەستکرد لە سێدارە درراوە. ئەو هاوڵاتیە ماوەی 20 مانگە لە زینداندا بلا تەکلیف ماوەتەوە و لە ڕۆژی سێشەممە 18 گوڵانەوە دژ بە سوکەوتی وەحشیانەی هێزەکانی ڕژیم دەستی داوەتە مانگرتن لە خواردن و گیانی لە مەترسیدایە. دەست بەسەرکردنی سوهای بێغباڵی لە کرماشان. هاوڵاتیەکی خەڵکی پاوە بە ناوی سوهای بێغباڵی 4 ڕۆژ لەوە بەر لەلایەن هێزانیەکانەوە لە کرماشان دەست بەسەر و چارە نووسی نادیارە. بە پێی زانیاریەکان ڕۆژی سێشەممە 18 گوڵان سوهای بێغباڵی تەمەن 30 ساڵ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی کرماشانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەیە و ناوەندە ئەمنیەتیە ڕاگوێزراوە. ناوبراو پیشەی شۆفێریە و کاتژمێر 3:30 دوانیوەڕۆی ڕۆژی سێشەممە لە سێڕێیانی قازانچی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر کراوە. دۆخی نالەباری لافا و لێدراوانی خوراسانی ڕەزەوی و بایەخنەدانی بەرپرسانی ڕۆژیم. لە حاڵێکدا بەشێک لە گوندەکانی پارێزگای خوراسانی ڕەزەوی لافا و لێداوە و خەڵک لە دۆخێکی زۆر خراپدا دەژین، فەرمانداری مەشهەد تەنیا لە فکری گەیاندنی سندوقەکانی دەنگدان بووە و هیچ یارمەتیەکی مرۆیی بەدەست لێ قەوماوانی ئەو ڕووداوە نەگەیشتووە. بە پێی زانیاریەکان بەشێکی زۆر لە دانیشتوانی ناوچە جیاوازەکانی پارێزگای خوراسانی ڕەزەوی خانووەکانیان لە لافاوی دوو ڕۆژی ڕابردوودا ڕووخاوە و 12 ژەڵدار لە ناوچەی تورقەبەون بوون. چەند گوندیش لەو ناوچەیە ژێراوە کۆتووە، بەڵام بەرپرسانی ئەو پارێزگایە لە جیاتەی گەیاندنی یارمەتی مرۆیی بە خەڵکی لافا و لێدرا و لە فکری گەیاندنی سندوقی دەنگدانی دەوری دووهەمی هەڵبژاردننی مەجلیسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بوون. گوشاری تازەی حراست بۆ خوێندکارانی زانکۆی خواجە نەسیر. حراسەتی زانکۆی خواجە نەسیری تاران کۆمەڵێک یاسای بۆ خوێندکارانی ئەو ناوەندە داناوە و دۆخی ئەمنی زانکۆیان شەڕتر کردوێتەوە. بە پێی ئەو راپۆرتە خوێندکاران ئیجازەیان نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چالاک بن و کۆبوونەوەی زیاتر لە 100 کەسی پێویستی بە وەرگرتنی مۆڵەت لە حراست هەیە. خوێندکاران بۆیان نییە ئەندامی گرۆپەکانی نێوتۆڕە کۆمەڵایەتیەکان بن و لەوێدا قسە و باسی سیاسی بکەن. هەروەها چاودێری لەسەر گۆڤارەدان و ژوویەکان چڕتر بۆتەوە و هەڕەشە لە چالاکانی خوێندکاری کراوە کە ئاگاداری هەڵسوکەوتەکانیان بن تاکو ڕوبەڕووی سزا نەبنەوە.
سەرکەوتنی سنفی تەڵافرۆشان لە ئێران. بەپێی زانیاریەکان مانگرتنی چەند ڕۆژەی سنفی تەڵافرۆشان سەرکەوتوو بووە و وەزارەتی سەنعەت و معدەن و تەجارەت لە بەشێک لە بڕیارەکانی پاشەکشەی کردووە. وەزارەتی سەنعەت و معدەن و تەجارەت پاش 2 هەفتە مانگرتنی سنفی تەڵافرۆشان لە چەند شاری ئێران ڕۆژی پێنجشەممە 20 گوڵان ڕایگەیاند کە ئەندامانی ئەو سنفە چیتر پێویست ناکات فاکتور و داراییەکانیان لە سامانەی تجارەت تۆمار بکەن. بەپێی راپۆرتی هەندێک لە میدیاکان مانگرتنی تەڵافرۆشانی تاران پاشەکشەکەی وەزارەتی سێمات هێشتا درێژەی هەیە و تەڵافرۆشان داوای کەمکردنەوەی باز دەکەن. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سیاسی لە قەزوێن و تاران. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە چالاکانی سیاسی و مەدەنی دوو بەندکراوی سیاسی بە ناوەکانی سیامەکە مینی لە بەندکراوانی پێشووی دەیەی شەست و محەممەد ڕەزا مراد بێهروزی لە چالاکانی سیاسی خەڵکی قەزوێن لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراون. بەپێی و راپۆرتە سیامەگە مینی کە لە مانگی بەفرامباری ساڵی 1402 دەست بەسەر کرابوو بە تۆمەتەکانی هەوڵی تێکدانی ئەمنیەتی وڵات، تەبلیغ دژی نظام و ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم سەرجەم بە 6 ساڵ زیندان مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە محەممەد ڕەزا مراد بێهروزی هاوژینی سووری باباچگینی پاش ئازادی لە زیندان بەهۆی بڵاوکردنەوەی فایلێکی دەنگی بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات مەحکوم کراوە. مانگرتنی گەورەی کرێکاران لە ئارژانتین ڕۆژی پێنجشەممە 20 گوڵانی 1403 هەتاوی دووهەمین مانگرتنی گەورەی 24 ساعتی کرێکاران لە ئارژانتین دژ بە سیاسەتەکانی خاوێرمیلی دەستی پێکرد. بەپێی راپۆرتەکان خوێندکاران، کرێکاران، معەلیمان و کارمەندان، پێرسونەلی بەشی گواستنەوەی شاری، فڕۆکەخانەکان و دووکانداران بۆ ماوەی 24 کاتژمێر مانگرتنی گشتیان لە شارە گەورەکانی ئارژانتین بەڕێوە بردووە. مانگرتووان لە ئاست زیادکردنی باج، بێکارکردنی کرێکاران، پەرەپێدانی خصوصی سازی، کەمکردنەوەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان، گرانی و هەڵاوسان ناڕازین و دەڵێن کە ئەگەر دەوڵەت داخوازیەکانیان جێبەجێ نەکات درێژە بە مانگرتنەدە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی کەشاوەرزان لە وڵاتی لەهێستان. ڕۆژی هەینی 21 گوڵان هەزاران کەشاوەرزی لەهێستانی لە مەیدانی ناوەندی وەرشە و کۆبوونەوە و دەست بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا دروشمیان بەرز کردەوە. کەشاوەرزانی ناڕازی بە لەبەرکردنی جلیقەی زەرد دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا دەربڕێ و خوازیاری کەمکردنەوەی باج، تەزمینی کڕینی بەرهەمە کشتتوکاڵیەکانیان بە نرخێکی گونجاو، قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشتتوکاڵی دەرەکی، زیادکردنی حەقدەست، هەڵوەشانەوەی بڕیارەکانی دەوڵەت کە بە سیاسەتی سەوز ناسراون و پێدانی پشکی سوتەمەنی بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشاد و کامەرە.